بەڵێ ئێستا ئێمە لە ناحیەی دارەتوین ئێستا نزیکەی 5 خانووی ئاوارەکانی ڕۆژئاوای کوردستان کە لێرە ئەگەر هاوکارم پێشانی بدات ئەگەر بێزەحمەت ئەگەر هاوکارم پیشانی بدات ئەوانە شوێنی ئەو ڕووداوان کە ئاگری کە ئێستا ئاگرتیدا ڕووداوە و کەپەکانی ئاوارەکانی ڕۆژئاوان لە ناحیەی دارەتوو کە ئێستا سوتاون لەم ڕووداوەدا منداڵێکی تەمەن 8 ساڵان گیانی لێدەستداوە بەهۆی ئاگرەکەەوە بەپێی ئەو زانیارە سەرەتاییەکان کە دەست ئێمە کەوتون دەڵێن بەهۆی پەکنیکی ئاگرەوە کە ئەوەی پەکنیکی کە شوێنی خۆراکی خواردنی سەر دروست دەکرێت بەهۆی ڕووداوەکە ئاگرەکەی لێ هەکەوتەوە ئێستا بەپێی ئەو سەرچاوانی کە هاونیشتیمانیان لێرە کە خەڵکی ڕۆژئاوای کوردستانن دەڵێن تیمەکانی فری ئاگرکوژێنەوە دوای کوژانەوەی ئاگرەکە گەیشتونەت سەر ڕووداوەکە ئێستا جگە لەمە من دەمەوێت خوان قسە لەسەر ڕووداوی ئاگرەکە بکەن ئەگەر تو بۆم باسکەی سەدەمەوە ئاگری چاوا بوو تیمێت بەرگری شانستەیانی ئاگرکوژێنەوە هەموو زوو هاتن یان تاخیر بوون ئەم لێرە ڕوونشتە بوون ڕبوو پیرەک هاتن گۆ ئاگر بکۆناتکەوە ئاگر بمالتکەوە حتاکە گیشتنێ ئاگر زۆرە منکە ڕوو بتەفاندا ما خەبرا ئەتفاییە کرد تاخیر هاتن ما یەک لەوێ لێرە دیت ئاوجەم هەبوو المرة تفاند بس حتى ام جيشني كو حما وقت تبيني تشتك نمايا وام تخازن وجمرة تشتكي حل جيش فيرا بين ام بينجي مال ليرنا و او بخوا كامبي ام بينجي مال نا كهرباء هي نا آف هي نا كسك مساعدة جمراتينا اما تشتكنيه همان قلت تأخير تلفون أطفائية كير يعني جي أطفائية بخو تأخيرات بعد ده 5 دقائق 5 دقائق حب رقم أطفائية بر أنا جي تأخير بأطفائية أطفائية تأخير بو نكار بو بتفاندنا أو يجي دل ليرة بو هاد تفاند أجرمه هیچ دار من دەبێت هاوکار مەگەری شامدات ئەما کە سوکاری ئەو منداڵانن کە ئێستا منداڵی کە سوتاوە کە ناتوان خۆیان لەبەر ئەوە ڕابگرن بە هەر وەکو گلەی ئەوان دەکەن کە ئێستا ئەوان نزیکەی 50 ماڵ لێرەن لەگەڵ هاتنیان بۆ شاری هەولێرەوە سەردانی کەمپەکانیان کردووە بەڵام بەکو خۆیان دەڵێن لە کەمپەکان شوێن نەبووە بۆیان ناچار بوونەتە هاتوونەتە ئێرە و بەڵام لێرە یەک لە هۆکارەکان کە ئاگرەکە زۆر تەشەنەی کردووە سەری کەمپەکانیان بە مادەی پلاستیک بەستووە کە دەکاتە لالیۆن بۆیەوە ئاگرەکە زۆر تەشەنەی کردووە من دەمەوێت خۆیان باسەوە بکەن تۆگەر باسەوە بکەی فەرهاد دکاری وەیەکێژی بپرسیگەلۆ ئەو ژالیە کێڤە لور هاتنە بجیکردن ئەو دەرنە کامپەکە فەرمیە طول ناكر 10 دقائق حمو صافي بو 10 دقائق ربع ساعات هفنوقي شوتين بله 10 دقائق ربع ساعات هفنوقي شوتين يعني مجال الاطفائيه حياه اطفائيه هات الفر اور فامري بو لوجي مندل شو بو يعني منتهي بو وفات بي انگو سردان کپیت حبلیری کردن کپاکا ورگوس کل های ویری کپاک خوشتبه های تایبت بروش آوت کردستانی نه انگو چون سردان وان کپاک کن او نوكا في براكي الجيه كدني كربون بلديه وانا بر كامباك وددو سسي قوتن جي فولا جي نيه اوتولي ديسا وانا بردان شونا ديسا براكيه كي خاطشي كرن الجيه كدني بەڵێ هیفدار هەروکو خۆیان دەڵێن کە سەردانی کەمپەکانیان کردووە بەڵام بەهۆی زۆریش نەبوونی جێەوە ناتوانیەوە ئەوان وەگرن بۆەوە ناچار بوون زیاتر لە 50 ماڵن لێرە نیشتە جێبوون وەک خۆیان دەڵێن نە ئاو نەکارەبا و پێداویستی سەرەتاییەکانیان لێرە بۆ دابین نەکراوە یعنی کەسێک بەرپرسیاریە وان 5 ماڵان ڕاناکە بەڵێ هەروکو خۆیان دەڵێن تاکو ئێستا هیچ کەسێک و هیچ لایەنێکی پەیوەندیدار بەرپرسیاری ئەو خێزانە لە ئەو خێزانانەی لە ئەستۆ نەگرتووە بۆی ئەوانیش بە ناچاری هاتوونەتە لە ناحیەی دارەت و لە سەرەوەی کە دەکاتە سەرەوەی ناحیەی دارەت و لێرە نیشتە جێبوونە کە ماوەی زیاتر لە 5 مانگیش دەبێت لێرە نیشتە جێبوون هیچ کەسێکیش هاوکاری نە UN و نە ڕێکخراوەکانی خێرخوازیش هیچ کەسێک و خۆیان دەڵێن هاوکاریەکانیان نەکردوون ئەوان ڕۆژانە بە خۆیان کار دەکەن و پێداویستی ڕۆژانەی خۆیانیان پێداوین دەکەن گەلێکی سپاس